بنێرانی شارکرێت لە دوو کابینەی پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستاندا بڕیار لە دروستکردنی یەکەی نیشتە جێبوونرا بۆ کرێنشینان تا ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستاندا کەم بێتەوە. بەڵام یەکەکان نیشتە جێبوون ئەوەی کە دروستکرا تەواو نەکراوە و پرۆژەکان کارکردن تیایدا بەردەوام نەبووە، تەواو نەکراوە تا ڕادستی کرێنشینان بکرێت تا ڕێژەکە نزم بێتەوە. لە ئێستاشدا تا دێت ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستاندا بەرزتر دەبێتەوە. لە ئێستادا ئامارێک لە بەردەستدایە کە باس لەوە دەکات لە هەرێمی کوردستان نزیکەی 250,000 خێزان کرێنشینن. گفتوگۆ لەسەر ئەم پرسە دەکەین لەگەڵ بەڕێز محمود ئیسماعیل لە پرسراوی لقی هەولێری کۆمەڵەی داکۆکیکردن لە کرێنشینان. کاک محمود سڵاوت لێبێ ئەم کاتت باش. بەڕێزت لە داتایەکدا باست لەوە کرد کە 250,000 خێزان کرێنشینن و تەنها لە شاری هەولێریشدا 680,000 هاوڵاتی بەڕگەز عەرەب مڵکیان لەسەر چاپۆکرا و خاوەنی مڵکن لە شاری هەولێرە. ئەم داتایە مەترسیدار نییە؟ سڵاو لە ئێوەش بانیتان باش، زۆر سپاس. سەبارەت بە ئەوەی کە ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستان بەپێی ئەو دوادەچنی ئێمە و بەپێی پیشەکەی خۆمان کە لە هەرێمی کوردستان ئێمە لە هەموو لۆکونێنەراتەکان بە دوادەچنمان کردووە و ئەتوانین بڵێم ناتوانین بڵێم ئامارێکی دەقیق 100%، بەڵام وا پێشبینی دەکەین ئێمە ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستان نزیکەی 250,000 کرێنشین بێ. و سەبارەت بەوەی کە ڕێژەی کرێنشین کە لە ئەوانەیە کە لە دەروی کوردستان هاتون عەرەبەکان بێ، سووریەکان بێ، بەڵێ ئەمە هەر لە دوانی من نییە، ئەو خەڵکانیش تریش هەنەکە ئەو قسەیان کردووە. ئەگەر بێت و بەجددی دوا بە دواداچنیش بکرد لە هەرێمی کوردستان بە هەزاران عەرەب و ئەوانەی کە لە دەروی کوردستان هاتینە خانوو و زەویشیان بەناو کراوە. ئەمە لەسەر پرسیارەکەی جەنابەت ئایا خەتەرنی؟ بەڵێ ئەمە خەتەرێک بۆ هەرێمی کوردستان. لەبەر ئەوەی تۆ ئەگەر ساڵانە حکوومەت ینی وەزارەتی ئەوەندە وەزارەتی شارەوانی بووە لەوانی پەیوەنددار کە بە نیشتە جێبوون و بۆ دابەشکردنی زەوی ئەوانە ئەگەر بێ و چارەسەر نەکرێت تەمانەوە ڕێژەی کرێنشین زۆر دەبێت. بۆیە ئێستا زۆر شت ینی زۆر ئام هە زۆر گرفت هەیە کە تووشی کرێنشین بۆ یەک بۆ نمونە ئەوەی کە کرێنشینیشە ئێستا بە تایبەتی ئەوەی کە موچەخۆرن. ئێستا خۆتەزانی موسەکە چۆن ئەدرێت 45 ڕۆژ ئەندەجار هەروە بۆ 50 ڕۆژ. ئەوە خاوەن خانووەکە ینی کە دەچێت کرێکە وەرگری حسابی ئەوە ناکاتەوە بۆ موچە دووەرەگەت بۆ تاخیر بووە. ئەوە گەورەترین جیرگوفتێک ینی کێشەیەش گەورەی ئێستا لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێر ئەم دیاردەیە هەیە. بۆیە ئەڵێم بەڵێ زۆر ترسناکە ئەبێ حکوومەت پلانی هەبێ، ئەبێ حکوومەت بیرۆ بکاتەوە و بە ئێمە هەمە هەنج دەبین لەگەڵیان بۆ ئەوەی ینی ڕێگاچارە زۆرە، ینی پرۆژە هەیە، ڕێگاچارە هەیە و بەرهەلێری ڕێزمەیە کە ناڵم هەمیان بەڵام بە هەندێکیان بۆ بەرهەلێ هەیە کە ینی دێنە پێش بۆ ئەو مۆزوعە کە بۆ ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستان و لە هەولێر کەمتر بێتەوە. بەڵێ ئەو داتایی کە باست لێ کردووە کە 680,000 هاوڵاتی بەڕگەز عەرەب خاوەنی مڵکن لە شاری هەولێرە، ئەمە وا ناکات کە نرخی مڵک لە بەتایبەت لە شاری هەولێرە بۆ نمونە لە شاری هەولێرە بەرزکاتەوە و کرێنشینان نەتوانن سوود لەو یەکەی نیشتە جێبوونانە وەربگرن کە لەلایەن یەکەی تایبەتەوە دروست دەکرێت تا بتوانن بیکڕن؟ بالتأكيد يعني أجر أتوبة سير كي من هذا نمونيشي زور بسيط بودين مزولا مجتمع خاركان كتشوف مسجان كلنا يعني روجك من يكل مجتمع خاركان ثاني يشتم زيادة اللي تبي ستابن زاكس هات بو أي خانو بكري بريخا يقدروا يشاري هودين عرب وشباب وسوري ونهاتهم يعني أما همو تأثيرات لسر أويا خانو جرامبي وكري جرامبي وزبيها جرامبي أسأل زور شو إنه هولير يعني من نيش تشتودين من ليش دتوا دوري هولير لا برين لا وكو ناحية دارته وكو بنستاوكر لو شو يعني بيش الخانم يعني بيش أو أزمي أوستانا كاس خانم ندق اللي بكري أسأل لنا ودارته من ثم بسيارم كدو أجا خانم برك باش به 600 بنزامتري به يعني خانم شحاتي بالأساس تزار كم تنية يعني أما تأثيري خوي هبل أنا والله بالتأكيد تأثيري هبل وتأثير شيء هم لسه السعر وهم لسه نرخي خانو وهم لسه رجي زيادوني كري خانو كان زیاد دەکات لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێریش. بەڵێ کڕینی مڵک لەلایەن هاوڵاتیانی غێرە کوردەوە لە هەرێمی کوردستان کارێکی ئاسانە و ڕۆتیناتی چۆنە بۆ نمونە ئەکرێت بە ناویانەوە بە ئاسانی؟
ئێمە ئەگەر بێ بگەڕێنەوە سەر خۆی یاسایەکێ یاساکێ لە یاسای پێشتری عێراق زمانی سەدام حوسێنی هەبوو ئەم یاسایە کە بۆ هەر مواطنێکی بۆ هەر کەسێکی عێراقی دەتوانێت لە هەر شار و شارۆچکەیەک ئەتوانێت ئەمر بکرێت و ئەتوانی بەنامە بکرێت. بەڵام ئایا ئەوە بەس لەسەر هەرێمی کوردستان یان لەسەر شارەکان تریش وایە؟ من بۆ نمونە بگەڕم با بچی کوردێکی ئێمە یاخۆ کرێنشینێکی ئێمە یاخۆ شتێ بچیت لە شارەکانی ناو ئەو وەکو بەغدا و بەسرا و ناسیرە و داعش و خانوشی بەناوکەن. ئایا ئەم یاسایە بۆ ئەمڕۆ بەکاردێ بەس لەسەر هەرێمی کوردستان تەطبیق ئەگەر بگەڕێنەوە سەرەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕاستی هاتنی ئەم ئاوارانە و هاتنی ئەو محارەبە زۆر و بەکرێگرتنی خان و کڕینی زەوی و کڕینی خان و تاپۆکردیانە سەر بەڕاستی ئەمە یعنی ئەتوانین بڵێن دیاردەیەکی خراپە. من نمونەیەکی زیندوت بۆ دێنم و زۆر لە شوێنەکانی تریش یعنی ئێستا لە سیتیەکانی لە هەولێر زۆر سیتیەکان هەنە لە شارەکانی تریشەرە ینی ئەتوانین بڵێم ئەوەی کە عەرەبەیان هەر پارەدار بۆ هاتووە خانووی کردەوە مەجموعە خانوویەکی کردۆ بەکرێی داوە ئەوە کوردی ئێمە چۆتە ناو خانێک ئەوتە لە بەحەکە هەمانە ئەوتە لە زیراسیتی هەمانە شوێنەکان تریش هەمانە. یعنی ئەمە تۆ کرێنشین بی هاوڵێتێکی هەرێمی کوردستان بی بڵێم هەموو توانایەکەت بەکارهێناوکە ئەو کوردستانە بپارێزێت بە هەموو چیزی توێژەکانەوە. بەڵام تۆ کرێنشینی لایەنێکی تر بی کە لە دەروی هەرێمی کوردستان هاتێت بەڕاستی ئەمە ماساتە بەڕاستی ئەمە جێنی گەرانی کرێنشینانی ئێمەیە. بەڵێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ یاسایەک نییە بۆ ئەوەی کە لێپرسینەوە لەو هاوڵاتیە بکات کە تەنها هاوڵاتیە یان تەنها خێزانێک چەند یەکەیەکی نیشتەجێبوونی هەیە. باز لەوە دەکرێت کە هاوڵاتی هەبووە تەنها خۆی لە سیتیەکانە دەیەکی نیشتەجێبوونی هەبوو و کە هەمویان یاوە بکرێت بە هاوڵاتی کورد. هیچ یاسایەک نییە ڕێگری لەو کات. خۆی ئەزانی چۆنە ئەخۆی کێشەکە پرسیارەکە لێرەوەیە. حکوومەت بە دوازدەچوون و پلان و نەخشەی ڕێگای نییە کە ئەو دیاردەیە یعنی کەم بکاتەوە یاخود حدێکی بۆ یاخود یاسایەکی بۆ دەربکرد. ئێمە پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە یاسامان هەیە باشە بۆ ئەوە پرسیارەکە لێرەوەیە بۆ حکوومەت کوشتە ناکە. یعنی هاتنی ئەوم بەر خۆت من ئێستا ناتوانم لەبەرەوەی بڕێ ئەوکی ئەحسای بدەم بەڵام زیاتر لە ملیۆنی و 2 ملیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان هەیە لە هەموو شار و شارۆچکەکان. ئایا ئەمانە هەموو خانووی خۆیان هەیە؟ ئایا کە ئەوانە هەموو وەخت خۆی پێشتە خانوویان هەبوو لە هەرێمی کوردستان؟ نەخێر ئەوانە خانوویان بەکرێگرتووە یا زەریان کردووە خانوویان کردووە تاپۆیان کردووە لەسەر خۆی. بۆیە ئەمە ئەبێ حکوومەت بیر لەمە بکاتەوەش. ئەمە بۆ ئەوە نییە ئێمە یعنی ئەم قسێ ئەەکەین کە حکوومەت وای پێ نیگەران بکەین وای پێ ئەوە بێ ئەبێ حکوومەت کە ماوتما حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ یاسایەکە بێ ئەبێ ڕێنمایەکی تایبەت هەبێت لە حکوومەت لە شارەوانیەکان لە وەزارەت شارەوان لە وەزارەتی ئاوادەکە ئەوەی کە معنینە بە نیشتەجێبوون ئەوانە ئەبێ یاسا بێتەوە بێ هەم لە بەرژەوەندی ملەتەکەی ئێمە بێ و هەم یاساکی شەبێ کە ڕێگری بکە ئەو دیاردەیە یاخود ئەو لێشاوە هەموو هاتووە کە ئەو شتان دەکرێت ئەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە. من ئێستا قسە ناکەم بە دووڕۆژ قسە دەکەم یعنی گەر ئەوها بەردەوام بێ بالتاکید شار و شارۆچکانی هەرێمی کوردستان یعنی ئەکەوێتە حاڵەتێکی ناخۆش لە ڕووی نیشتەجێبوون. وای لێ دێت کە بڵین هاوڵاتی کورد لەو کاتیان میوانە بێت و هاوڵاتی بیانی بۆ نمونە بەڕێگەز عەرەب ئەبنە خاوەنی ئەم شارانی هەرێمی کوردستان؟ وەڵاهی ئینشاءڵڵا وا نابێ بەڵام بۆ چوونی ئێمە ئەگەر ئەوها بەردام بێ و ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێ و کرێکی زیاتر بێ و زیاتر زەوی بکرێ و خانوو بکرێ و تاپۆ بکرێ بەڕێ ئێمە دوورمە بینە بمەوانی ئەوانەی کە دێن دەرەوەی شارەکانی هەرێمی کوردستان. بەڵێ کاک مەحموود لە ئەم کابینەیە و لە کابینەکانی پێشووتری حکوومەتی هەرێمە بەڵێن ئەدرا بە کرێنشینان کە یەکەی نیشتەجێبوون لەلایەن حکوومەتی هەرێمەوە دروست دەکرێت تایبەت بە کرێنشینان بۆ کەمبوونەوەی ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستاندا. بەڵام ئەو یەکانەی کە دەستکرا بە کارکردن تیایدا کە بە ملیارها دۆلاری بۆ سەرف کرا قەواو نەکراون و هیچ خێزانێکی کرێنشین لی سوودمەند نەبووە. بۆ نمونە لە شاری سلێمانی بە نمونە وەربگرم لە سیتاگ و لە زەرگوێز یەکەی نیشتەجێبوون دروست کراوە بەڵام هیچ خێزانێک سوودمەند نەبوو لێ. هۆکاری چی کارکردن تیایدا وەستاوە؟ بالتاکید ئەوەی خۆی من کە باسم کرد تا پێش ئێستا ئەوەیە کە حکوومەت ئەبێ بە دوواداچوون هەبێ ئەبێ پلانێ بێ ئەبێ نەخشە ڕێگا هەبێ ئەبێ تەنسیقی هەبێ. ئێمە کۆمەڵی داوکۆچی لە مافکرێنشین لە زاخ و هەتا دەگەیتە گەرمیان لەکو نوێنەراتیمان هەیە. یعنی متابعە دەکەین ئەوەی کە حکوومەت کە بڕیاری بۆ هەر بۆ نمونە بۆ باسکەم ساڵی 2012 بۆ 12 سندوق نیشتەجێبوون یاسای دەکرد کە ئەبێ ساڵانە 2 ساڵ جارێک ساڵێک جارێک ئەوەی کانێ دروست بکرێت و پارەکەی کە وەردەگیرێ ناو سندوقدا دەربۆ ڕێژەی کرێنشین کەم بێتەوە. بەڵام بەداخەوە بە بیانێ ئەوەی کە شەڕی داعش و
و قەیرانی دارایی و ئیتر چەندین بیانوی تر هاتووە کە نەتوان ئەو یەکانە تەواوکرێ ئەوەیە تەراکومەکە کە ئەو هەموو تۆ یاسایەک دەرەکەی ئەگە بە دوواداچنی بۆرەکەی ئەگە عملی بەکردار نەیکەی ئێتەقان تەراکوم دەکە ئەمە 9 ساڵە سندوقی نیشتەی جێبوون یەکەی نیشتەی جێبوون هەرێمی کوردستان ئەو لە شارستان دروستکراوە کە هەندێکی تەواو لە بۆ هەندێکی واتەوە هەندێکی خزمەتگوزاری ماوە بەبیانی ئەوە کە پارە نییە یاخود زلوفا مساعد نەبووە ئەمانە هەموو تەسیراتی خۆی هەیە بۆیە ئەگەر بێ تەماشاکەی لە زۆر دەوڵەتانی ئەوروپا من دراستم کردو لە زۆر شوێنە هەتا دەوڵەتە عەرەبەکانیش ئێستا يعني اتوان بڵێم کرێنشینی ئەوە تقریبا تشتێکی عیب يعني حکومت هاوکاری کردو حکومت نەخشەیە بۆ ڕێگایە بۆ دادن بەڵام ئێمە هەرێمی کوردستان ئەمە 30 ساڵاوە حکومڕانی ئەو هەرێمی کوردستانەکەن يعني ئایا ئێمە ئینسانی پسپۆر و لێهاتوو و مهندس و بە هەموو نوعەکانمان نییە کە ئەو پرۆژەیە يعني بتوانین پرۆژەیەک داڕێژن و بتوانین يعني نەشەڕێگای ببێنەوە بدۆزنەوە چارەسەری کرێنشین هەموو وەزارەتێک هەر هەموو وەزارەتەکانی هەرێمی کوردستان هەمووی پلان و نەخشە و ڕێگای خۆی هەیە بەڵام بۆ لە مەسائلی ئاوادانکردنەوە مەسائلیشتە جێبوون بۆ ئەو شتە ناکرێت يعني ئەوە پرسیارەکە لێوێ ئایا حکومەت من لێرەوە ئەگەر خەمخۆر با حکومەت بۆ زیندەتی وەریگرت با ئێستا ڕێژەی کرێنشین زیادێن دەکەوێت و بۆ زانیاریشتان ڕێژەی کرێنشین ڕۆژ بە شار و شارستان زیاد دەکات يعني ئەگەر من پێم خۆشە حکومەت بە داچم بکە ئەو مکتەب عقارانە سەیری ئەو مکتەب عقارگە بە ڕۆژانە چەندین کەس داوای کرێ خانوو دەکات يعني ئایا ئەمە شتێکی ڕاستە شتێکی باشە بۆ هەرێمی کوردستان نەخێرەوە لە بەرژەوەندی نە حکومەتە و هەرێمی کوردستانیشە لەبەرەوە دەبێت حکومەت پەلە بکە لە چارەسەرکردنی مەسائلی نیشتە جێبوون و ئەو پرۆژانی ئێستاش کە وەزارەتی ئاوادانکردنەوە يعني بە حقیقەت يعني پرۆژەیەکی باش وەختو خۆی کە لەسا بەڵام ئەوە 9 ساڵە و هەروەکو جەنابەت باسی کرد باسی سیتەک و ئەو مەنتەقانەت کردووە لە هەولێرش ئەوتە لە مەنتەقەی گەرەسۆر و لە سۆرانیش و لە کۆیە و لە خەباتیش ئەوەنە لە شوێنی هەندێک دەستیشی پێ نەکراوە يعني ئەمانە کە تۆ بڕیارێک دەرەکەی کە تۆ نەخشەڕێگایەک دەرەکەی ئەبێ ئیشی لەسەر بکەی کاری لەسەر بکەی يعني ئەمانە هەمووی گرفتن بۆ ئەوەی تەراکم بۆ ئەو هەموو تەراکمەش وەرێ دێ ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستان زۆر بێت يعني هەموو ساڵ کە ساڵیاتی دامەزرانی کۆمەڵەکەمان دەکەینەوە ئاگداری حکومەت لە وشیاریە دەنێ ئەڵێن کاکە سار بە سار مانگ بە مانگ ڕۆژ بە ڕۆژ کرێنشین لە هەرێمی کوردستان زیاد دەکات ئەمە بۆ دوا ڕۆژ ماترسناکە خەتەرناکە لەبەرەوەی تۆ هەر ڕێژەی کرێنشی زیاد بێ دوایش شتیش يعني زۆر تاثیری کردووە ئێستا زۆر شتێ تاثیر لەسەر کرێنشین کردووە بۆ نمونە تاخیربوونی موچە بەتایبەتی ئەوەی کە فەرمانبەر موچە لە حکومەت يعني خاوەن خانوو ئەچێڵێم 30 ڕۆژ و قۆمتەوە کرێکم دێتێت نایداتێت دەریەکە دەداتێکێکی سووری دیاتێکی عەرەب دێدا یەکێکی ئەوە کە خارج هەرێمی کوردستان هاتووە يعني ئەوە هەموو گیری بووتە بەدایان کەیسمان لەکردن ئەوە لە سلێمانی لە بەختانی خۆم هەموو شوێن خەڵک ئەوانە بۆ هەر يعني نمونەیەکی زوندی ئەوەی کە لە لافاوەکەی هەولێر يعني ئەوەی کە ئەوە چیان بەسەر هاتووە هەندێکیان کرێنشینی نیمە بدوواداچوونمان کردووە مەیدانی چوونە يعني خەڵکەیە گوتی خۆی دەپرۆشێ خەڵکەیە کۆز دەکە خۆشتان دەزانن جەنابتان دەزانن کە ئەو چەند ئەوانەی کە ڕۆشتن بۆ لە بەحری ئیجە و لە شوێنەکات و لە بێڕوسیا ئەوانە کرێنشینی تایە خەڵکی کەم دەرەمەت و هەژاری تایە يعني ئەوە هەمووی دەبێت پێویستی بە دراسی قول هەیە یعنی حکومەت جدیت بداتە ئەم کێشەی ئەم کێشەیە ڕۆژ بە ڕۆژ زیاد بێت تەواو دەبێتە يعني بەداخەوە بێتە کارەسەر بۆ هەرێمی کوردستان وەڵامی حکومەتی هەرێم چییە سەبارەت بە کۆمەڵەکەیەوە سەبارەت بەو داتایانی کە خستوتانتە بەردەست بەداخەوە من ئەڵێم بەداخەوە حکومەت ئەوەندە ئێمە يعني ئامار و پرۆژەی باشمان داوە بە حکومەت و ئامار و کێشەکان و گیری گرفت و ئەو هەموو دیاردەیە کردو بەڵام بەداخەوە بەس گوێمان لێرە دەگەین بەڵام لە ناحیەی تەرفیزکردن بەداخەوە تاکو ئێستا بەجددیەت ئیشیان لەسەر نەکردووە تاکۆ ئەم کێشەیە چارەسەر بکرێ و بکەین ڕاستە لە يعني کە باسی ئێستامە گوێمان لە دەستەی وەبەرهێنان و لە وەبەرهێنەرەکە بێ کە ئەوەندە هەزار شقە ئەوەندە سیتی دروستکراوە لە هەرێمی کوردستان لە سلێمان لە هەولێر لە دووهۆ لە شار و شارستان لە هەڵمجەرەوە بەڵام ئایا پرسیارەکە لێرەیە ئایا ڕێژەی کرێنشین کەمی کردووە ئایا کرێنشین مستەفید بۆ لەو پرۆژانە نەخێر بۆ هۆکارەکە چیە لەبەرەوەی ئەمانە وەخت خۆشی یانە لە کابینەکانیش ڕابردوو ئەو وەبەرهێنەرە زەویان دەدرایە يعني بە پارەیەکی زۆر کەم نەموزەجی بوو بەناوی نیشتە جێبوون بەڵام دوای دەستی پێکرا و بۆ نمونەمان زۆرەکە لە هەولێر و لە هەموو شار و شارستانەکان بۆیە ئەمە تأثیراتی کولی دەبی و حکومەتیش من لێرەوەشێ لە هەموو کە لە زۆر کەلامەکانش باسم حکومەت ئەبێ مشەخۆر بێ ئەبێ بیرۆ کاتۆ نەخشە ڕێگەدا بنێ بۆ ئەو ڕێژەی کرێنشین کە هەرچەندە ڕێژەی کرێنشین زیاد بێ کێشە زۆرە بێ چێکە کێشە ئەو خۆتان زانێ ئەو
کۆچکردنی ئەو خەڵکانە دەڕوا هەموو لە بێکاری و بێئیشی و ناتوانێت بەدایان گەنجمان هەیە لە هەولێر زەواجی نەکردووە پرۆسی هاوژگیری نەکردووە ناتوانانی کرێخانە بدات ئیشی نێ بکە یعنی ئەمانە هەموو کێشەیە ئەگەر بێ باسی بکەین بە 2 ساعتی کێشەی کرێنشینان تاوا نابێت کە ئەو هەم گیر و گفتە تووشی ئەو هەموو گەنج و کرێنشینان و من هەر بە منێشتشی بۆ دێرم مامۆستا هەیە 30 ساڵە دەرس ینی دەست بە قوتابیان دەداتەوە ینی بەڵام تاکوی ئێستا 50 مەتر سودمەندمە لە زەوی سودمەندمەوە لە حکومەت ئایا ئەمە ڕەوایە لە چ دەوڵەتێک لە چ شوێنێک لە دەوڵەتەکانی چوار دەورەشمان ئایا حکومەت بیری نەکردوەوە لەوەی کە ئەوە مامۆستایە دەرس بە ئێمە دەڕێت پێمان بگەنی ئەو جیلە پێدەگەری بۆ هەرێمی کوردستان و حکومەت بەهێز بیوسبنێ بتوانین نموزەشی جوان پیشاندێ لە جیهان لە دنیا لە چوار دەورەمان بەڵام ئایا ئەو شتانە ئەگەر چارەسەر نەکرێت تأسیری لەسەر هەرێمی کوردستان هەیە یانە تاکید هەیە پلانی حکومەت چییە پلانی کۆمەڵەکەی ئێوە چییە سەبارەت بە بۆ نمونە ئەوە ئێستا بەرەو ساڵی 2022 ڕۆین لە ساڵی تازەیە تا ڕێژەی کرێنشین ئەوەندە زیاتر بەرز نەبێتەوە ڕێژەکە نزم بێتەوە ئێمە بەڕاستی بە جۆدی سکرتاریەت و هەموو لۆقەکانیش و بە هەموو شوان ینی چەندین کۆبنەوەمان کردووە پرۆژەی باشمان دەواڵە کردووە دامانە بەلایانی پێدار بۆ زانیاری زەنابتان پرۆژەیەکمان داوە نزیکەی ساڵە سێمانە داوانە بە دەستەوە بەرهێنان باشترین پرۆژە بوو کە لێرەوە مسپاسی سەرۆکی دەستەوە بەرهێنەکەم با پێشوازی لێکردین و زۆریش ینی زۆر ینی پرۆژەکەی کە زۆر پێ باش و ڕەوانی ئەنجومەنی وەزیرانش کراوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا قسەی لەسەر نەکراوە پرۆژەکە باش بووە بۆ تا ئێستا حکومەتی هەرێم بێدەنگە بۆ تا ئێستا وەڵامتان نەدراوەتەوە ئەمەیە پرسیارەکە ئەمەیە کە حکومەت خەمخۆری کرێنشینان و هەژاران و کەم دەرامەتان نیە ئەگەر خەمخۆر بایە بەدایان پرۆژەی واتریش هەر ئێمە نین احتیمادا پرۆژەی تریشی و خەڵکی پسپۆری تریشی لە وەزارەتەکان کە ڕێزمی هەموو وەزارەتەکە ئەو وەزارەت شاروانی ئاواداکردنی ئینسانی پسپۆری باشی تایە مهندس و مستشاری تایە پرۆژیان هەیە بەڵام بەداخەوە کەم تەخەمەکان حکومەتە یعنی حکومەت جێبەجێ ناکە ئەو پرۆژەکە ئێمە باسەکەین یەکێ لەوە بەرهێنانەکان خەڵکی سلێمانیا یعنی پیاوەکی متەمەکین و پیاوەکی پارەداریشە ینی لەگەر ئێمە دانیشتووە بە نووسراویش و ئێمە کۆبنۆشمان و حتا نوێنەری خۆشیان ڕەوان هێنا توێنێ دەستەوە بەرهێنان دانیشتن ئەو پرۆژەمان تاقدیم کرد ئەم پرۆژەیە ینی چەند خاڵێکی گرنگ لێدایە گەریتی خاڵ ئەوەیە ئەڵێ حکومەت بەس تەنها زەوی بدا بەمە بەس زەوی بدە و خۆشی ڕەقیب بێ پارەژە باغ دەخەوێنم بێ پێشینە بۆ ماوەی 13 بۆ 14 ساڵ مانجی $100 و تەکلیفی شۆکاش 2 دەفتەر و نیو بێ هەموو خەدەماتەکانیش خۆی یەکەم بە ڕەوزە بە قوتابخانە بە هەرچی بەڵێ چەند کرێنشین سوودمەند دەبێت لەو پرۆژەیە بەپێی ئەو دانیشتنی ئێمە ئەو تەفاهمی ئەمە کردمان وعدی داوەتی ئەگەر بێ حکومەت هاوکارم بێ و زەویشمان بۆ دابین کە ئێمە بە خلالی 4 بۆ 5 ساڵ 170 کرێنشین لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی هەر لە زاخۆتا لەگەتە دەرمان ئێمە کەمی ئەەکەینەوە واتە ئەوەی لەسەر حکومەتە بەس تەنها پێدانی زەوی و بەڵێ بە بەڵگە هەمانەوە نووسراویشمان لایەوە دامونە بە حکومەتیش تەنها زەوی بدا حکومەت ئەو هەموو شتەکان دەکات و تەنسیقێکی لەگەر کۆمەڵی ئێمە کردووە سەرتاسەری هەرێمی کوردستان و ئامادەشە کە ئەو پرۆژێکە دەیکا بۆ کرێنشینان هەمووی جێبەجێ بکە و خۆشی داوای کردو حکومەت باڕقی بێ لەسەری و حتا یەک لە قسەکانی کە ئەو کۆمپانیەوە وتی تێستیش دروست دەکەم ناو شارەکان حکومت چ گرێیەکی لە هەر لە خاڵێکە بۆ ئێمە ئامادەین ئەو گرێیش تا بکەین و دەست بکەین بە دروستکردنی ئەمەوێت بۆم نەخۆم و بینەرانی شتێ بگەینەوە ڕوونتر گفتوگۆ بکەین هەر خێزانێک ئەتوانێت پێشەکی چەند بات بۆی دیاریکراوە لەو پرۆژەیە چەند بات و مانگانەی چەنە بێت ئێمە ئەو پرۆژێکە باسمان کرد قسەمان لەسەر کرد تا حدێک گەیشتنە و حدەکە ئەگەتا بکرێت بێ پێشینێ بێ ئەگەر هاتوو بش بێ پێشینێکی زۆر کەم بێ و ماگانش لە $100 بێ ینی ئەکا 150,000 تا 148,000 ئێستا ئەکا ینی ئەوە لە بەرژەوەندی کرێنشینە چونکە ئێمە دەراستمان کردووە کرێنشین هەر چۆنێک بێ ئەگەر پێشینەکە چەند کەم بێ و ماگانەکەی کەم بێ ئەتوانێت بێتە ناو ئەو پرۆژەیە و ئەو پرۆژێش ینی حەزم لێ وازەحتر بێ بۆ ئێمە نیە بڵێمە خۆمان بڵێن ئێمە کۆمەڵێنەدا پشتمان کرێنشین دەکەین پرۆژە ئەوەکەین بۆ ئێمە نیە بڵێن وڵا بەس خۆمان مستەفید بین نەخێت بۆ ئەو کرێنشینانەیە کە لەلای ئێمە ناویان تۆمار و ئەوانەی هێشتا تۆماریشان نەکردووە بۆیە حتا چینی ئەو هەژار و ئەو کرێکار و ئەوانەی کە نەبوونەوە ئەوانی کە کرێنشین بتوانن سودمەند لەو یەکانە یعنی ئەگەر بێت و لە هەم شارەکان ڕێگا حکومەت ڕێگان پێ بدە و هاوکاریان بێ
لە هەموو شارچکان تەسەوەر کە من ئەڵێم ڕێژەی کرێنشین زۆر کەم دەکات و هەم لە بەرژەوەندی حکومەتیش دەبێت کە ئەم بارکوسیە لە سەرشانی نابێت و هەم کرێنشینانی ئێمە لە هەرێمی کوردستان کەم دەکاتەوە. بەڵێ سەبارەت بە ئەو یەکانی نیشتەجێبوون کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند کابینەی پێشترا بڕیاری لەسەر درراوە و دەستکرا بە کارکردن تیایدا بەڵام تەواو نەبوون. تەواوبوونی ئەو یەکانی نیشتەجێبوون تا چەند لە ئاز داواکاری ئێوەیە تا چەند ڕێژەی کرێنشین کەمەکاتەوە. سەبارەت بە ئەو دروستکردنی یەکەی نیشتەجێبوون کە پێی دەڵێن سندوقی نیشتەجێبوون کە بڵێن پەیوەنددار بە وەزارەتی ئاوادانکردنەوە بەڕاستی ئەمە باشترین یاسایە، یعنی باشترین پرۆژەیە کە بۆ کەم دەرامەت و کرێنشینە. بەڵام بەداخەوە مماتەڵەیەکە ئەو خۆت ئەزانی کە چەند ساڵەوە لە سلێمانی لە هەولێر هەندێکی تەواو هەندێکی تەواو نەکراوە بۆ ماوەی 9 ساڵە. یعنی ئەم گیرگرتانە وارێ دەکە کە ئەم پرۆژانە خەڵک لێسار بێتەوە یاخو خەڵک بێ ئەمەل بێ ئەجینە لە بەرژەوەندی کرێنشینە. یعنی ئەوەی کە حکومەت کرد من یاسایەکەم خوندێتەوە لاشمە ئەڵێ بۆ بێ پێشینە بۆ ماوەی 25 ساڵ، یعنی مانجێ تقریبا $100 یا 100,000 کۆلە بێ. یعنی ئەوە لە بەرژەوەندی کرێنشینە، کرێنشین ناتوانانی مانجێ 300,000 و 400,000 بدات پێشینێ بچی 2-3 ملیۆنی بدە. یعنی ئەوە کارە ساتەکەیە. بۆیە ئەو پرۆژەی سندوقی نیشتەجێبوون بەڕاستی باشترین دەوەتی حکومەتی هەرێمی کوردستان دامەزراوە باشترین پرۆژەیە ئەمە. و خۆت ئەزانی ئێستا پرۆژانی کەتریش ئەکرێن باشە لە بەرژەوەندی کرێنشینە، بەڵام ڕێژەی چکەمە. بۆ نمونە ئێستا لە گوندی کۆری زەنەوشتا زان کێشە گوندی کۆری چۆن بوو تا حدێک گەیشتە چحانە هاناسیتی دروستکرا لە هەولێر باش و تا حدێک لە بەرژەوەندی کرێنشین بوو. لە سلێمانی هەندێک پرۆژەکە کەمێک باش بوو، بەڵام ئەوە نییە بێتە تمحەکی گشتی بۆ هەموو کرێنشان کە دڵنیابین بەڕاستی ئەو پرۆژانەکە لە بەرژەوەندی کرێنشان. بەڵێ تاکە پرۆژە کە هەرێمی کوردستان حکومەت بڕیار لەسەردا بێ ئەوەی سندوق نیشتەجێبوونە و ئێمە لەگە جەنابی وەزیری ئاوادانکردنەوەش دانیشتین باسی ئەو پرۆژانشمان کردەوە و ئەویش بیرۆکۆ و پلانی باشی هەبوو و لە ئەنجومەنی وەزیرانش باسی کردووە کە ئەم پرۆژە دەبێت زیندوو بکرێتەوە، ئەبێ بەردەوام بینە سەر بۆ ڕێژەی کرێنشین لە هەرێمی کوردستان کەم بێت. بەڵێ لە کۆتا پرسیارمە ئێوە وەکو کۆمەڵی کرێنشینان ئەو سکاڵایانی کە یەتە لای ئێوە سەبارەت بە کێشەی کرێنشین و خاوەن ئەو یەکانی نیشتەجێبوون خاوەن خانووەکان سکاڵاکان چۆنە؟ لە کاتێکا باسی لەوە کرد کە هاوڵاتی هەیە ئەڵێ بەهۆی کرێکەمەوە بەهۆی ئەوەی کە کێشەم هەیە لەگەڵ خاوەن خانووەکەمە ئامادەم کە گورچیلی خۆم بفرۆشم. بەڵێ ڕاستە بە چەندین بەڵگەی وامان هەیەەوە چەند بەڵگەی ئەوها تۆمارە لەم من هەمووی تقریبا 4 ڕۆژ نابێ لەلایەن هاوڵاتیەکەوە پەیوەندیم پێکرا کە ئافرەتێکە بە تەمەنیشە زۆر لە وەزعی خراپیشدایە. یعنی چەند وتی بۆ سێمین جار محاولەم کردەکە بە بەرزەی خۆم بستێنم، بەڵام جیرانەکانیان هێشتۆ من بەهانە هاتم و ئینشاءالله هاوکاریشم و هاوکاریشی دەمەوە. چەندین بەڵگەی وەشمان هەیە لە سلێمانی هەیتمان لە خانتر هەیتمان لە هەم شوێنەکەمە گورچیلا مەسەلەی لێکجیابوونەوە هەوسەگیری ئەمانە هەموو تقریبا خەریکە بێتە دیاردا. یعنی خەڵک بڵێن ئەوانەیە کە گەنجەکان ئەوانەی ماڵ و منداڵەکانیان بەنەوە ماڵی باوکیان و ئەڕۆن و دەچن بۆ دەرەوەی وڵات و گەیشت توش ئەو کارە ساتەوە. یعنی ئێمە حاشا ناکەینەوە ڕۆژانەش دوا دەبێ و لاشمان هەیە بە بەڵگە هەمانەنە. سپاس بۆ بەڕێز محمود ئیسماعیل لێپرسراوی لقی هەولێری کۆمەڵی داکۆکیکاری لە کرێنشینان کە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ مامی سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بکات.